ماردین ئیبراهیم کاندیدی ژمارە 8 لەسەر لیستی 148 بزوتنەوەی گۆڕان بۆ پەرلەمانی کوردستان. بزوتنەوەی گۆڕان منی کاندید کردووە یەکێکم لە بەربژێرەکان بۆ پەرلەمانی کوردستان. من لەناو کۆمەڵێک پرۆژە یەکێک لەو پرۆژانەی کە زۆرتر سەرنجی خەمە سەر تایبەتە بە دەرکردنی یاسایەکی خانەنشینی بۆ کەسانی بە ساڵاچوو. کەسانی بە ساڵاچوو لە کوردستان ژمارەیەکی زۆرن کە لە ڕێژیان لە سەدان هەزار کەس دەبێت. ئێمە پێویستمان بە دەرکردنی یاسایەکە بۆ ئەو کەسانە. ئەو یاسایە بە شێوەیەک بێت کە هەم پەیوەندی بە موچەی خانەنشینیەوە هەیە، هەم پەیوەندی بە دڵنیایی کۆمەڵایەتیەوە هەیە. ئەو کەسانە بە چاوپۆشین لەوەی کە لە ژیانیاندا لە شوێنێکدا تاعین بوون لە فەرمانگەیەکی حکومیدا کاریان کردووە یان نەکردووە، بەڵام بێگومان ئەو کەسانە لە شوێنێکی ترا کاریان کردووە، یان جوتیار بوون یان کرێکار بوون یان کاسبکاری سربەخۆ بوون، بەڵام کە کەوتنە سەروی 6 ساڵیەوە پێویستە یاسایەکە بێت کە ژیان و کەرامەت و مافەکانیان پارێزێت. من خۆم لەگەڵ دەرکردنی یاسایەکی خانەنشینیدام بۆ ئەو کەسانە کە لانی کەمی ژیانیان مسۆگەر بکە. ڕەنگە زۆر کەس بپرسێت کە حکومەت توانای دابینکردنی و پارەی نییە. بە بۆچوونی من مەسەلەکە ئەوان نییە، مەسەلەکە ڕێخستنی ئیشوکارەکانە و حکومەت ئەتوانێت ئەو پارەیە لە باجی ئەلکوهول زیاد بکات، باجی جگەرت زیاد بکات و باجی ئەو کەسانی کە پرۆژەی گەورە و دەوڵەمەندن زیاد بکات، ئەو پارەیە وەرگرێ و بیدات بە ئەو دەستگایانە و بیدات بە موچەی خاننشینی بۆ کەسانی سەروی 6 ساڵ. ماردین ئیبراهیم ساڵی 1974 لە شاری سلێمانی لەدایک بووە. نووسەر و ڕۆمان نووسا، هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆسە لە کۆمەڵاسی زانکۆی سەلاحەددین. بڕوانامەی بەکالۆریۆسی لە پەیوەندە نێودەوڵەتیەکانی زانکۆی بێرمینگهام لە بەریتانیا بەدەستێنەوە. هەڵگری بڕوانامەی ماستەرە لە زانستە سیاسیەکان لە زانکۆی بێرمینگهام لە بەریتانیا. زمانەکانی ئینگلیزی و عەرەبی دەزانێت. مامۆستای زانکۆ بووە لە زانکۆکانی هەولێر و سلێمانی. مەبەستمانە بزانین کێشەکانی بە ساڵاتچوان چییە بۆ ئەوەی کە لە پەرلەمان هەم وەک پرۆژە یاسا هەم سەرنجی حکومەتی بۆ ڕاکێشرێت بۆ ئەوەی کە بزانین کێشەکانیان چییە. ئەکرێ پێمان بڵێ کێشەی سەرەکی ئێوە و بە ساڵاتچوان چییە؟ بەڵێ ئێمە کێشەی ئەوەی کە هەمان بێ لە خانەی بە ساڵاتچوانە ڕاستەکە یەکەم شوێنی بە ساڵاتچوەکان کە ئێستا ژمارەیان لە زیادبوونایە وای کردو کە جێگەیان نابێتەوە. دووهام کێشەی میلاکمان هەیە کە ئەو ستافێکە لە خانەی بە ساڵاتچوانەوە هە لە بیدایەتی دامەزرانی خانەی بە ساڵاتچوانەوە کە کراوەتەوە هەر یەک ستافە تا ئێستا ستافێک مامۆدانە مەزراوە. ئەتەم ستافانەوەیان لاتووە کە ئیتر ماندووە بن و لە توانایان یە خزمەتی ئەوان بکەن. ڕەنگە گەر هەندێک لە ستافەکانیان ببینی خۆیان پێویستیان بەوە بێ خزمەت بکرێن. بەتەمەنن نەساغن بەڵێ بەتەمەنن ینی لە توانایانە نەماچکە ئەرکی بە ساڵاتچوان قورسێمە جگە چکە لە ئەو بە ساڵاتچوانێکی ئێمە هەمانە لە ناوخانەی بە ساڵاتچوانە جگە تەنها بە ساڵاتچووی ئاسانی بەڵکو کۆمەڵە بە ساڵاتچوشمان هەیە پەکەوتن. بگورە باسی پەکەوتەکان کرد. بە ساڵاتچوەکان لەگەڵ پەکەوتەکان شوێنی جیاوازیان هەیە؟ خۆی هەمویان لە خانەی بە ساڵاتچوان لە 5 جیناحا کۆبوونەتەوە و بیناکە کە دروست کراوە. جیناحێکمان جیا کردێتەوە تایبەتە بە پەکەوتە و ژنان وەجی ئەوانەی کە توانای باشیان هەیە و بە ساڵاتچوانەی کە توانن خۆیان خزمەتی خۆیان بکەن و ئەتوانن بڵێ خۆیان پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن. ئەوانمان لە قاتی سەرەوەدانا بەڵام چکاوان شوێنیان پاکتر و ژووریان پاک و خاوێنتر و خزمەت ینی خۆشیان لەگەڵ کارمەندەکانە هاوکارن. بەڵام ئەوانەی کە پاکەوتن لە خوارەوەن پەکەوتەکان ژمارەیان زۆرە، بەڵێ نزیکەی 20 بۆ 25 پەکەوتەمان هەیە و ئێمە هیچ کارمەندێکیشمان بۆ دانەمەزراوە. ئەوانە هەر نەخۆشیشیان هەت بەتەنیا بەهۆی بە ساڵاتچویانەوە بەپێی تەمەن ئیسان کاکەوتە ئەو تەمەنەوانێ تووشی هەندێک نەخۆشیە بێ نەخۆشیە درێژخانەکان نەخۆشی زەهای مەرا مەسەلەن ئەوە کە حاڵێکی زۆر خراپە بۆ ئێمە و لە توانیان نامێنێ مەسەلەن پاک و خاوێنی خۆی لە خۆی دەربکات تۆ بێ بەردەوام دایبی پێڵگیری بەردەوام خواردن کەی بەدەمیەوە. ئێوە لە تەمەنی چەند ساڵیەوە کەسانی بە ساڵاتچوو وەرئەگرن لێرە؟ ئێمە بە ژنان لە 55 وەرەگرین و پیاوانیش لە 6 ساڵی وەرەگرین. ئەی لە چەند ساڵی ئیتر تەمەنەکە کراوەیە هەتاکو تەمەنی چەندتان لایەوە ئێستا؟ لەو تەمەنەوە ئێمە وەرەگرین تا گەورەترین کەس بڵند کەسەکە 64 ساڵە تەمەنی موچەشی هەیە لە دەرەوە هۆکاری پەکیشی نەکەوتووە
هۆکاری هاتن بۆ ئێری چیەکەواتە هەرەوەیە کە لەناو گروپێکی کۆمەڵایەتیە و لەناو کۆمەڵە خەڵکە ئەگەر کەسێکی وابێ ڕەنگە خۆی کە کەسێکەکەوێتە بەتەمەنەوە دایما لەوانەیە نتوانێت بە تەنها لە ماڵێکا بژی لەوانەیە شوێنی دانی ڕاستە موچەی هەبێ بەڵام لەوانەیە شوێنێک نەبێتیا بژی بمێنێتەوە ناوانێ نتوانێت خواردن بە خۆی دروستکان نتوانێت جلوبەرگی خۆی بشوانی پێداویستیەکانی خۆی ئەها هین بێت بەڵام ڕەنگە کەس ئێساگەر لە دەرەوە ناو کۆمەلگای سێرکی لەوانەیە دایان کەسیش هەبێ بەو شێوە بتوانێت بە تەنها لە خانوێکا بژی کەسێکە بێ یارمەتی با لە ڕێگەی دراوسیەوە بیان کە سوکارێکەوەی بێ و نەهاتی بێتە خانوزە بەداخۆ یەک نەزدرە هەیە لە خانەی بە ساڵاچوانە لە ناو کۆمەلگا حەزەکەمە باس کرد تا ئێستا لە ناو کۆمەلگا پیان ئەی بە کە دایکیان باوکیان ئەو کەسێک کە بەتەمەنە بیان نەخانەی بە ساڵاچوان بەڕاستی ئەمە لەبەرەوەی کۆمەلگا وای داناوە تا ئێستا واجبە لەسەر کوڕ و پێش خزمەتی دایک و باوکەکە بەس من ئەمە بەڕاز نازانم چونکە ئەو کچ و کوڕش کە هەی بێ کچ و کوڕیە بێ ژیانی تایبەتی خوانیان هەیە پێویستەکە ئەرکی ئێستش گران بوو ئەو سانیە گوڕابردونیە ئێستا ئەرکەکە زۆرە بەرەو ئەوان منەمێ لای خەڵک ئاسایی بێ کە خەڵکێک بێتەنە خانەی بە ساڵاچوان ڕاستێکی ڕەنگە هۆکارێکیش بۆ بێتەن هەیە خانەی بە ساڵاچوانێ هەچەند لە پەیڕەوەکە ڕێگەدراوە بە کەرتی تایبەتیش کە خانەی بە ساڵاچوانیان بکە بەڵام هەموو جارێک خەڵکانێک گەن پرسیارەکەن بۆی کە خانەی بە ساڵاچوان بکانەوانە یاهلی بکەنەوە بەست بەداخەوە تا ئێستا کەسێکی وا هەنگاوی نەناوە ڕۆژتان باش قوربان ئەحاڵتان باشش کرد زۆر سپاس ئەو بەڕێزەی بەڕێوەبەری ئێرە وتی شوێنەکان بچووکن بۆ ژمارەی سوودمەندەکان ئێوە چێشەی جێگەتان هەیە جێگا شتەکە چ کێشێکی هەیە ژووری وا هەیە دوانە ژووری وا هەیە سیانە ژووری وا هەیە ینی ئەگەر شوێنەکە گەورەتر بێ باشترە بڵێ ئێوە کات مەجالتان هەیە بە ئارزوی خۆتان بڕۆنە دەرەوە بچن سەردانی خزمەکان پرس بکەین بە بەرنامە و باهینە بەڵێ پرس دەکەی گەر ئیزنی بن ئەڵێ زوو وەرەوە بێ بزانانی سەعات مەسەلەن سەعات یەک نانخواردنی پارەتان پێ نییە وەرن ژوور و نانەکەتان بخۆن خۆی ڕێیەکێکڵێ ئەگەر ئەو بە ساڵاچوانە لە دەرەوە یاسایەکی خانە نشینی هەبێت موچەیەکی ماگانیان هەبێت ڕەنگە ژمارەیەکیان نێن بۆ ئێرە ئایا بە بۆچوونی بەڕێزت هۆکاری سەرەکی کە بە ساڵاچۆکان دێن بۆ ئێرە چییە بۆ نمونە ئەگەر کەسێکی وەک بەڕێزت لە دەرەوە موچەیەکی سابت و دیاریکراوتە بێت لەلایەن حکوومەتەوە و بە یاسا دیاری کرابێت هەر لەو حاڵەتە هەردێن بۆ ئێرەیان چییە بێ ئەڕۆمە دەرەوە جەنابەت جگە لە ئەوەی کا لێرە موساعدە وەرەگری هیچ موچەیەکی حکومیت نییە لە دەرەوە هەمە زاواکەم وەریەگرێت بەڵێ خۆت وەرناگی خانشین هوەرمەندانە یان هیچیە مانگی 400,000 برێمەرم هەیە هەموو مانگی ئەو وەریەگرێت ئەوانەی لێرە پێویستیان بە هەموو شتێکە بڵێ وەکو چی وەکوچی وەکو جلو بەرگیانگەرەکە ناخواردنیانگەرە کەس لێرە دوای ئەوە خەرجیانگەرەکە خەرجی گیرپان خۆمان ئەیان ناپێمان ڕۆژی 1000 ڕوبعێکمانی 5,000 بوو ئەوە تا حەو مانگە بڕیویانە حەوت مانگە وەرمان نەگردووە حەزێ لە میوەیەکە حەزێ لە سادیەکە حەزێ دەرچوونێکە بۆ ئەو چاخانەیە ڕۆژ شایەکە خۆی 250 ناری تەبعی پێ نییە 137,000 مردووە بۆ هینی خەزەخانەی خوای دانێ 10,000 مێناوەتەوە تۆ بە سادە چی لێ بکەم دانە ساڵە من نەخۆشم پارە لە خۆمە سەر بەکەم ئەمانە عقوبەیان دام بەم کوێریە هەواڵەی شار بازاریان کردم تووشی دەربووم دوودانە ساڵە بۆ دەردەوە ئەتلام ئەڵێت بۆ ئەگەر خەڵک دێ بۆ باسێکی باسی مەکە باسی ئاگەکەی ئێمە بەخوایە ئالێرا دانیشتم ئاگام لە هیچ شتێ نەبووە من ئەچم بۆ خەسەخانە من ئەوە ئەزانێ کوڕێ برازام هەیە ئەو پارەم نەداتێ نیمە محاسمە نییە بەخوا 3 ساڵە خەریکی دەرزی و دەرمان وشتم ئەی دەرزی دەرمان ئێرە فەرمانگەکە بۆ ناکە وەڵا نییانە نیان نەوەڵە خۆتان بچن بۆ عادە لەسەر حسابی خۆمان وەڵا بێ لەسەر ئەبێ لەسەر حسابی خۆمان بڵێ لە ڕاستیە من لە بەشێکی زۆری کێشە و گرفتەکانیان ئەوان سەرنجیان قستە سەر
بەڵام ئەو پرۆژەی کە من لە پەرلەمان مەبەستم ئیشی لەسەر بکەم بەو شێوەیە کە هەموو کەسێک کە گەیشتە سەروی تەمەنی 6 ساڵیەوە بە پێی یاسا موچەیەکی بۆ بردرێتەوە کە بەشی لانی کەمی ژیانی بکات و نابێ حکومت بڵێ ئێمە پارەمان نییە چونکە لە بنەڕەتەوە ئەو پرۆژەی کە من هەمە پارەکە لە حکومەتەوە وەرناگیرێ بەڵکو لە باجی کۆمەڵێک دۆڵەمەندەوە وەرەگیرێ کە یاخود لە پارەی نەوتەوە وەرەگیرێ کەەوە هیچ قورسایەک لەسەر حکومت دروست ناکە تەنیا کێشەکە ئەوە نییە کە پارە لە حکومت وەرگری بیدەی بە خانە نشینان بەڵکو ڕێخستنی ئەو پارەیە کە هەرکێک ناخاتە سەر حکومت بگرە لە بازی جگەرە لە باجی ئەلکۆهول و لە بازی خەڵکانی ئەو کەسانی کە دەوڵەمەند و پرۆژەی گەوریان هەیە وەرەگیرێ جگە لەوە کە بەشێک لە پارەی نەوت تەرخان بکرێ بۆ ئەو پرۆژەیە ڕەنگە خەڵکێک وا بزانێت یان حکومت بڵێت کە ئێمە توانای بەجێبەجێکردنی و پرۆژەیەمان نییە بەڵام لە بنەڕەتەوە پارەکە لە حکومت وەرناگیرێت تا بڵێت توانامان نییە بەڵکو حکومت سەرپەرشتی ڕێخستنەکەی دەکات تەنزیمی پارەکە کە لەو باجە وەرەگیرێت ئەوە هەم بۆ ئەوان قازانجە هەم بۆ حکومەتیش قازانجە. خۆزگا مردن هەبوایە و پیری نەبوایە پندێکی کۆنی بە پێزی کوردیە کە گوزارشت لە بریایەکی قوڵی مرۆڤ دەکات خۆزگەیەک کە نەترسان لە مردن و ڕازیبوون بەو قەدەرە ڕەهایە دەخاتە پێش بە ساڕاچوون و پیربوون ترسی مرۆڤ لە پیربوون و بەرەو خەزانی تەمەنچوون ترسە لە لەبیرچوونە و وشکبوونی هەموو ڕەگوڵی شاڵەکانی پەیوەندی کۆمەڵایەتی مرۆڤ لەبەرەوەی ناتوانێت ڕەوڕەمەی زەمن ڕابگرێت و لەوێشەوە تەمەنێکی ئەبەدی هەبێت هەر بۆیە هەمیشە لە بیری داهێنان و ئەفراندندایە و ئەمەش تەنیا و تەنیا بۆ وەدرەنگخستنی پیری و لەوێشەوە لە بێتچوونەوەیە. ئەمڕۆ لە کوردستان چەندین خانەی بە ساڵاچوان هەیە کە تێیدا ئەو کەسانەی بە هەر هۆکارێک بێت لە ناو خێزانەکانیاندا نەماون لەوێدا ساتەکانی ژیانی خۆیان دەژمێرن و سەر ڕای کەم و کوڕی و کەمی پێداویستیەکانی بەردەستیان بەڵام لەو خانانەدا پەیامێک دەبیستن کە دەڵێت ئێوە هێشتا لە بیری ئێمەدان. من بۆ خۆم ئیش لەسەر پرۆژەیەک دەکەم کە ئێمە یاسایەکمان هەبێت یاسای خانەنشینی بێت کە هەموو ئەو کەسانە بگرێتەوە کە لە سەروی 6 ساڵن بەجیالەوەی ئەو کەسە لە ژیانیا ئیشی کردبێت یان نەکردبێت حتمان هەموو کەسێکی شێکی کردووە یاخود ئێمە بۆ ئەو یاسایەمان نییە ینی بۆ خەلەکە چییە؟ ئەمە مەوزوعی دابیدکردنی کۆمەڵایەتیە ڕێعای ئیجتیماعی بە عەرەبیەکەی بەڵێ لە بەغا ئەم ڕێعای ئیجتیماعی هەیە ئەگەر ئێمە بێنی سەری قانونی عەمەلی عێراقی بکەین قانون دەڵانی ئیجتیماعی عێراقی بکەین بڕوا کرد لە نەدوویەکە ئەمە کە ئەم فەترەیەکی زۆر ڕئیسی نقابی کرێکارانی سلێمانی لە نەدوویەکە لە چوارچرا لە ئەوێر ئەو یاسایانەی کە لە لای ئێمە هەیە مەسەلەن یاسای هەشتا و زەمانەکان یعنی ئەمان نایخەنە بواری جێبەجێ هەرێم نایخاتە بواری ئێستا بۆ نمونە تەمەشاکە مەسەلەن لە قیتاعێکی خاصە لە کەرتی تایبەتە ئەم کوڕابێ بە کەرتی تایبەت ئەبێ زەمانی ئیجتیماعی بۆ بکرێت هەموو سەرمایەدارەکان کە لیژنە تەفتیشەکانەچێ ئەچێ کرێکارێکێک بێ کە متەقاعد بێ کە متەقاعد بوو ئەم کرێکارە مەشمول نابێ بە زەمانی ئیجتیماعی بۆ پارەکە نەیە بۆ ئەوەی پارەکە نەیە ئەچێ کرێکارەکان لەو کەسانە ئەگرێ یا مۆزەف بێت یا خانەنشینیەکی هەبێت کە موچەیەکی کەی هەبوو مەشمول نابێ بە پێی یاساکە زەمانی بۆ با کە بە پێی یاساکە هەر کرێکارێک لە کەرتی تایبەتایشکا لە ساحەفەی ڕۆژانەی کرێکارەکە ئەبێ خاوەنکار کە معمەلە کە کۆمپانیایە کە هەر شتێکە ساحەفەکە ئەبێ 12 خاوەنکار بۆی بە 5 کرێکارەکە بیدا بە دایرەی زەمان دایرەی کار و دابینکردنی کۆمەڵایەتی ئەم کەسە لە کەرتی تایبەتی شابێ ئێستا مەسەلەن لە دەلاخانەیەکە هەر پرۆژێک تۆ ئەم یاسایە تەنانەت لە سەردەمی بەعسا زۆر مەڵزموتر زۆر چاکتر یعنی ئەگەر بێنین تەمەشای ئیتیحادی نقاباتی کرێکار بکەین یەکێتی سەندیکاکانی کرێکاران بکەین ئەو کاتە چالاکتر بوو لە ئێستا مافی کرێکار پارێزراوتر ئەسڵەن بە یاسا یعنی ئەو یاسای عەمەل و یاسای زەمانی ئیجتیماعی کە هەیە من ناڵێم لە نەدوێک کە ئافرەتێکی ئەجنەبی بوو باسی لە یاسایەکی زەمانی ئیجتیماعی کرد کە بڵێن
بیست بێنن بۆ کلێکارن کاعمەرمان هەیە کاعمەری نانەوە زۆر شارەزاوتی تا بە ئێمە ئەو یاسایە هەیە لە هی عێراقیە هی کۆنە لە هی ساڵی ئەوەنەیە لە ساڵ هەشتا باسەکە من چۆنی گۆڕمەوە بۆ ساڵی یعنی زۆر بەقوەتر بوو لەوەی ئەوروپا کی ئێوە تازە بە تازە گەشتوتە ئێمە چەندی ساڵە هەر متحەیەمە ئەوە یاساکەیان خستە پێشاوی من هەندی حاڵەت هەیە ئەو یاسایی کە لە عێراقە خەڵکێکی یاسایی نایە بێت سەیری کە بێن بیخەنە بواری جێبەجێکردنەوە بەس بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە تۆ ئەتەوێ کە ڕیعایی کۆمەڵایەتی واتە دابینکردنی کۆمەڵایەتی بۆ ئەوانەی سەر و تەمەنەکان هەمووی مەشغولە بێ بە یاسا اینجا تو کێشەکەمان لەوە نییە کێشەکەمان ئەوەی کە لە مۆزەفی حەقیقیشا هەیە کە مۆزەفی حەقیقیە ئیمڕۆکە تەنانەت خانەنشینەکەیشی بەو شێوەیە نییە کە بتوانێت دابینکردنی ژانی خۆی پێدابین ئێستا بۆ نمونە من پرۆژەکەم ئەوەیە من ئەگە بچمە پەرلەمان پرۆژەیەکم هەیە ئەو پرۆژەیە کە زۆرترین کەسی سەری 6 ساڵ لێی سوودمەند بن ژنە پیاوە چی یاسایەک وا کات کە موجودة یاساکە تۆ سەیری قانونی عملی عێراقی هی هەرێمی سەردەمی بەحسە بڕۆ سەیری کە بڵێ ئەمەی بەحس تەطبیقکەن هیچمان ناوێت هیچ کێشە نامێت هیچ کێشەیەک نامێت هەر ئەو یاسایەت هەر ئەو یاسا تەطبیق یاسای زمانی اجتماعی یاسای قانونی عملی کەواتە یاسای زمانی اجتماعیەکە زمانی و کەسانش دەکات کە ئیشان نەکردو و هیچ بەڵام پارەکە بای ئەوە دەکات ژیانێکی شەرافەتمەندانیان دابین بکات بەڵێ لە سەردەمی بەحسە حەزەکەم نییە محەممەد عایش کاتێ ڕئیسی اتحادی نقابات و یەک سەرمایه‌دار نەیەتوانی بە کرێکارێک لە قاچ دادانێت یعنی ئەوەندە زەبط بوو لە ڕووی مەسایلی کرێکار و سندیکای کرێکارەوەنە هێزیان هەبوو کەس نەیەتوانێت دەست بێنێتە ڕێیان بۆ مەسلەی زمانی بەس ئەو یاسایە بێنن جێبەجێکەن یەک مشکلە نانێت لە بەغا هەر هەمان یاسای پێشووە هەمان یاسای پێشوو کە زۆر یاسای هەیە زۆر مهمە وایە تێگەی کەواتە بۆ حکوومەتی هەرێم لەو خاڵتە هەر تەبەنی یاساکەی بەغا بکات چێشەمان هەر ئەو یاسایە بێنن تەبەنیکەن هەر ئەو یاسایە بێن جێبەجێکەن ئێستا بۆ لە قانونی عقوبات ئاگەڕێتەوە بۆ قانونی عقوباتی عێراقی خەڵکی پێ ئەعدامەکە ئەی بۆ نایەتەوە بۆ قانون زمانی اجتماعی بە قانون زمانی اجتماعی ئەوە بکە بۆ خراپەکان بۆ خوان ئەرحەم الراحمین و بۆ خەڵک شەدید العقاب ئەوەیە مەوزوعەکە وڵێ من لەمە زیاتر نییە ئەو یەک ئێستا تۆ جەریمەیە بکە بە قانونی عێراقی قانونی عقوباتی عێراقی حکم بدەدا بەڵام یاسای زمانی اجتماعی عێراقی ئەوەی کە جەناب باسی دەکەی ئەوەی زامن کردووە کە ژنێکیان پیاوێک پێشتر هیچ لە هیچ دایرێکی حکومی نەبێت ئێستا ژن بەڵێ ئێستا لە بەغا مطلقات ئەرامل ئەوانە هەر هەمووی ئەیاندرێت کێشەیەکی کە هەیە حەزەکەم ئەوە بگێنن ئێستا مەسەلەن دایانی وەکو باوکم و ئەو پیاوان باوکم لە شاسیەوە تەقاڵ بکات ماوەیەکە چوون نەکردو معاشەکانیان وەرەگرت ئەمان ئەم فایلانیان بۆ وەرگرتەوە چووم لە تەقاوتی ئامە هەموویانم بردووە ناوەکانیان ماوە لێ یاوە لە کۆمپیوتەرەکە وتەتی بانقی ڕافدین لە سلێمانی بانقی ڕافدین کاتی خۆی ئەویا بوو ئێستا حکوومەتی هەرێم بەس فەرعێکی باقی ڕافدین بێنێت و ئەم فایلانە باتەوە بە حکوومەتی عێراقی ئەمانە تەقاوتی سەردەمی حکوومەتی پێشوون ئەمە لەسەر کورد نییە بێ تەقاوتەکەیان بە ناوەکانیان مەوجودە لەوێ ئەمانە بۆ نایەنەوە بە حکوومەتی عێراقی و فەرعی بانقی ڕافدین هەمویانە بۆیانەکەن بەکی کارت و عەزیەتیان نابێت بچن لەو بەرخۆڕ و گەرمایە ئەمە بۆ نایکەن ئەمە پرسیارەکە لە وەزارەتدارایی خۆمان بکە چووەتە ژێرباری مەوزوعێکەوە بەبێ ئەوەی ئەم خاوەنی کەسێک کە پێشتر لە دام و دەستگایکی حکومی بێ ئەوە خانەنشین دەکرێت بەڵام ئەگەر کەسێک لە دام و دەستگایکی حکومی نەبوو بێت لە شوێنێک ئیشی نەکرد بێت دوای ئەوە چۆن ژیانی دابین کە بۆ نمونە ڕەنگە هەمومان لە تەمەنیەکان ناتوانین تریش بکەین من 10 ساڵی دەبێ ناتوانین وایە ناتوانیش بکەیتەوە کاسبکارێک لەو حاڵەتەیە ئێمە من بۆ خۆم ئیش لەسەر پرۆژەیەک دەکەم بەوەی کە هەر کەسێک ئەگەر بچم بۆ پەرلەمان هەر کەسێک لە سەروی 6 ساڵەوە بێت ئەگەر لە دام و دەستگای حکومی بێ یاساکی خاننشینی بیگرێتەوە کە موچەکەی بای ئەوە بکە ژیانێکی شەرافەتمەندانە پێی بژی بەڵام ئەگەر لە دام و دەستگایکی حکومی نەبێ یاسای دڵنیایی کۆمەڵایەتی بیگرێتەوە چونکە تۆ ڕاستە لە دام و دەستگایکی حکومینەوەی بەڵام خۆ تۆ هەریشت بۆ وڵاتە کردووە ڕۆژە لە دایرە بووی ڕۆژە کاسبکار بووی ڕۆژە هەر کەسێک جوتیارە ڕۆژە کرێکارە کار بۆشم بە بەناو خانووشم زۆر کردو بۆ خەڵکو و خەڵک ئیسراحەتی دیاکە و زۆر خانوم کردووە وەشتاگەریشم زۆر بووە وایە تۆ پێت وایە یاسایەکی دڵنیایی کۆمەڵاتیان زمانەتی ئیجتیماعی هەبێت بۆ هەموو کەسانی کە لە تەمەنی جەنابتان موچەیەکیان هەبێت بۆەوەی ژیانیان دابین بکرێت کێشەی ئەو کەسانە کەم کاتەوە وەڵڵا هەر بەتەماین بەڵامیترەگەر بۆمانکەن باشە بەڵام هەر بەتەمای بەتەمای شتێبی ئەخی مردنیێتە پێش و ئەمرین نائیشاڵڵا نامرین وەیە کە وەکو بەتەماین بۆمانکەن
من خۆم ئیش من خۆم ئیش لەسەر پرۆژێک دەکەم کە ئەو پرۆژەیە هەم یاسایەکی خاننشینی دادپەروەرانەی تیابێ هەم یاسایەکی دڵنیایی کۆمەڵایەتیش تیا بێت بۆ کەسانێکە ئیشیان نییە بۆ نمونە خەڵکێک چێتە تەمەنێکەوە ژنە یان پیاوە خۆڕاستە پێشتر لە دایرە نەبوو تا تەقاعود کرێ بەڵام خۆ بێت دەوڵەت ژیانی دابین کات بوو پارەی دەوڵەتیش نییە دەوڵەت دەتوانێت لە خەڵکی دەوڵەمەند باج وەرگێت ئەو پارێ بدات یان لە بات بخاتە سەر هەندێک بەروبوونی خارجی بۆەوەی دەرەچی بۆ ئەوەی کە هاتە ناوەوە زۆر جار خەڵگەڵێ حکومت ئەو پارەی نییە بەڵام خۆ مەفروض نییە حکومت ئەو پارەیە بدات حکومت بەس تەنزیمی ئیشەکە بکات پارەکە لە هەندێک دەستگا و لە باج وەرگێت پیدا بۆ کەسانی کە لەو تەمەنەدان ئەمەن هەیە یعنی ئەوەمان بۆ من هەموو توانای خۆم دەخەمەگەڕ بۆ ئەو ئیشە ئەخەمەگەڕ بۆ ئیشە ئەگەر ناوی سوورەتی دەوێ بدەمێ ئەگەر شوێن و مۆقع و جێگامە دەوێ بدەمێ ئەگەر هیوادارم ئەگەر توانیم ئەو ئیشە بکەم کە من هەموو جۆدی خۆمی بۆ خەمەگەڕ خەڵکێکی زۆر ئەگرێتەوە و هیچ پێویست ناکە کەس ناوی خۆیم داتێت چونکە بۆ هەمووان وەکو یەک دەبێت بڵێ ئینشەڵڵا خوا بۆ بکە و زۆر سپاس دەکەم بەیزنی خوا من پێش خۆشحاڵم جەناب چیزە شوێنێکی ئاوا و چاو لە ژیانی فەقیر من چاوم لە ژیانی ئەو کەسانە دەبێت چونکە خۆم بە پاشینی عائیلێم لە خێزانێکی دەوڵەمەند نیم لە خێزانێکی هەژارم و ئەزانم خەڵکی کەم دەرامەت ژیانی چۆنە بۆ خۆم تیا ژیاوم کە سوکارم تیا ژیاوم بۆیە بەبێ هیچ بەرژەوەندێک من زۆر بەجددی بە دوای یاسایەکی لەو شێوە ماردین ئیبراهیم کاندیدی ژمارە 8 لە لیستی 1940 بزوتنەوەی گۆڕان بۆ پەرلەمانی کوردستان گەیشتمە ئەو بڕوایی کە ئێمە یاسایەکی خانەنشینی سەردەمیانە و پێشکەوتومان پێویستە بۆ کەسانی سەروی 6 ساڵ کە لایەنی کەمی ماف و کەرامەتیان پارێزێ بۆ ئەو کەسانی کە پێشتر لە دامودەستگایەکی حکومیدا ئیشیان کردووە یاخود لە هەر شوێنێکە ئیشیان کردووە چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی حکومی و هەروەها یاسایەکی دڵنیایی کۆمەڵایەتی کە دیسان لایەنی کەمی ماف و کەرامەتی و کەسانە پارێزێ کە پێشتر بە شێوەیەکی ئازاد ئیشیان کردووە یاخود کاسبکار بوون وەکو ئەو پیاوە بەڕێزەی کە لە پشتمەوەیە یاخود هەر کەسێکی تر کە جوتیار بووە کە کرێکار بووە کە کاری سربەستی خۆی کردووە بە لەو شوێنانەی کە گەڕام لە خانەی بە ساڵاچوان لە بازار لەو کەسانی کە بینی من زۆر شت فێر بووم و سەرنجیان بۆ زۆر لایەنی نەبینراوی ئەو یاسانە ڕاکێشام کە من خۆم زۆری لێ فێر بووم و من بە دڵنیاییەوە کار لەسەر ئەو یاسایەکەم هەم لەسەر ئەوەی کە یاسایەکی خانەنشینی دادپەروەرانە هەبێت بۆ هەموو کەسانی کە لە تەمەنی خانەنشینیدان و هەموو یاسایەکی دڵنیایی کۆمەڵایەتی دیسان دادپەروەرانە هەبێت بۆ هەموو کەسانی کە هیچ کارێکیان نییە و پێشتر لە هیچ زام و دەستگایکی حکومیدا فەرمانبەر نەبوون و ئێستا لە تەمەنی خانەنشینیدان.